200 ملیارەکەی عێراق گەیشتە هەرێم و دابەشکردنی موچە بەردەوام دەبێت. سەرۆک کۆماری فەڕەنسا ڕایگەیاند بەهۆی بۆردومانەکانی تورکیاوە ئاوارەکانی شنگال ناتوانن بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. سڵاوتان لێبێت و ئەم کاتەتان باش، گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. حکوومەتی عێراق 200 ملیارەکەی ڕەوانەی هەرێم کرد. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم بە شارپرێسی ڕاگەیاند بەیانی ئەمڕۆ بەغداد 200 ملیار دیناری بۆ هەرێم ناردووە و پارەکەش گەیشتووە. سەبارەت بە دابەشکردنی موچە سەرچاوەکەی وەزارەتی دارایی ئاماژەی بۆ ئەوە کرد ئەم هەفتەیە دابەشکردنی موچەی وەزارەتەکانی دیکە بەردەوام دەبێت و ئەگەر هەیە هەموو وەزارەتەکان لەم هەفتەیەدا موچە وەربگرن. ڕوونیشی کردەوە وەزارەت بۆ دابەشکردنی موچەی تەواوی وەزارەتەکان چاوەڕێی پارەکەی بەغدای دەکرد، بۆیە ئێستا کە پارەکە گەیشتووە موچە بەبێ لێبڕین دابەش دەکرێت. سەرۆک کۆماری عێراق ڕایگەیاند سەقامگیری و ئارامی عێراق و سووریا بەشێکی گرنگی ئاسایش و سەقامگیری ناوچەکەیە. لە میانی پێشوازیکردنی لە باڵیۆزی سووریا لە عێراق بەرەم ساڵح سەرۆک کۆماری عێراق ڕایگەیاند سەقامگیری و ئارامی عێراق و سووریا بەشێکی گرنگی ئاسایش و سەقامگیری ناوچەکەیە. سەرۆک کۆمار جەختیشی کردوێتەوە لە گرنگی کارکردن بۆ پەرەپێدانی پەیوەندیەکانیان بە جۆرێک لە بەرژەوەندی ئاسایش و سەقامگیری هەردوو وڵات و تەواوی ناوچەکەدا بێت. هەر لە دیدارەکەدا سەرۆک کۆماری عێراق جەختی کردوێتەوە کە وڵاتانی ناوچەکە لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەدان بۆ کۆتایی هێنان بە قەیران و بارگژیەکان. سەرۆک کۆماری فەڕەنسا ڕایگەیاند بەهۆی بۆردومانەکانی تورکیاوە ئاوارەکانی شنگال ناتوانن بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. لە میانی دیدارێکیدا لەگەڵ ژمارێک لە مەسیحیەکان لە کەنیسەی ساعی مووسڵ ئەیمانوێل ماکرۆن سەرۆک کۆماری فەڕەنسا ئاماژەی بۆ ئەوەش کرد بەهۆی هێرشی داعشەوە هەزاران ئێزدی ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە و ئاوارە بوون و ئێستا ناتوانن بگەڕێنەوە شنگال چونکە تورکیا هێرش دەکاتە سەر ئەو ناوچەیە و چەندین ئاستەنگی دیکە هەیە. سەرۆکی فەڕەنسا وتیشی کار دەکەن بۆ ئاوادانکردنەوەی مووسڵ و چەندین پرۆژەشیان بۆ ئەو شارە هەیە. سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند بەردەوام دەبن لە پشتیوانیکردنی حکوومەتی عێراق و پەیوەندیە دووقۆڵیەکانیش لەگەڵ بەغدا بە گوێرەی ڕێکەوتنی استراتیژی پچەوتر دەکەن. بە بۆنەی بەستنی کۆنگرەی لووتکە لە عێراق جۆ بایدن سەرۆکی ئەمریکا پەیامێکی ئاراستی حکوومەتی عێراق کرد و ڕایگەیاند کۆنگرەی بەغدا ڕێگایەکە بۆ کەمکردنەوەی گرژەکان و پتەوکردنی هاوکاریەکان لە نێوان وڵاتانی ناوچەکە. سەرۆکی ئەمریکا ئاماژەی بۆ ئەوەش کرد عێراق هاوبەشی ئەمریکایە و پابندن بە پتەوکردنی پەیوەندیەکانیان و پێکەوە هەوڵی بەدیهێنانی سەقامگیری لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەدەن. دوێنێ بە بەشدارینەوە وڵاتی هەرێمی و نێودەوڵەتی کۆنگرەی لووتکەی بەغدا بۆ هاوکاری و هاوبەشی بەڕێوەچوو. خواتان لەگەڵ.